نۆڤلەتی حەبیبەی یەکێک لە نووسەر و شانۆکارە هەرە دیارەکانی کورد بەڕێز نیهاد جامی کە لە ماوەی ڕابردووە بە خۆشحاڵیەوە لە نێو پرۆگرامی کورسات مەگەزینیش گفتوگۆمان لەسەر کرد. دیارە ئەم بەرهەمە لە شاری سلێمانی وارووا شاری هەڵەبجە بڵاو کرایەوە بە خۆشحاڵیەوە. بەرهەمەکە چۆتە شاری کەرکووک و بە ئامادەبوونی زۆرێک لە نووسەران و ئەدیبانیش. جارێکی تر کتێبەکە هەم بڵاو کرایەوە و هەم خوێندنەوەشی وەکرا. دوای ئەوەی لە شارەکانی سلێمانی و هەڵەبجە کۆڕی ناساندنی بۆ ڕێکخرا پاشنیوەڕۆی ئەمڕۆ ناوەندی دیالۆگ باوکاری یەکێتی نووسەرانی کورد لەقی کەرکووک کۆڕێکی بۆ ناساندنی نۆڤلەتی حەبیبە ڕێخست کە نوێترین بەرهەمی چاپکراوی نووسەر و شانۆکاری دوورە وڵات نیهاد جامیە. لەو کۆڕەدا کە بەشێک لە نووسەرانی شارەکە ئامادەی بوون، نووسەر دانا ئاسکەر خوێندنەوەیەکی وردی بۆ نۆڤلەتەکە کرد و نووسەر نیهاد جامیش لە ڕێگەی تۆمارێکی ڤیدیۆیەوە بەشداری لە کۆڕەکە کرد. کۆڕە لەبارەی نۆڤلێتی حەبیبە لە نووسەری دوورە وڵات نیهاد جامیە جگە لە بابەتە شانۆیەکانی کە هەو خۆی جگەلەوەی کە نووسەرە شانۆکاریشە، ئەمە پێنجەمین کتێبێکی لە مەجای ئەدەبیە نۆڤلێت و چیرۆکەمانە. دیارە ئەم نۆڤلێتە بە شەپۆلی هۆش نووسراوە. شەپۆلی هۆش واتە گەڕانەوە بۆ ڕابردوو لە ڕێی گێڕانەوەی دووەمی منی ئامادەوە. ڕۆمانێکە زیاتر تەرکیز لەسەر گەڕانەوە بۆ ناو کتێب بکات. ئەنی گۆڕان ئەم نۆڤلێتەی جیاواز لە هەموو نۆڤلێتەکانی تر یەکێکە لە باشترین ئەو نۆڤلێتانی کە لەم چەند ساڵەیە نووسراوە. نیهاد جامی خۆی پیاوێکی چالاک و پیاوێکی دیارە، هەم لە بواری شانۆ، هەم لە بواری نووسینی نۆڤلێت و هەم لە بواری ڕخنەی ئەدەبی و کۆمەڵک بواری تر کە نیهاد بم چەمکانەوە ئابەستێتەوە. بۆیە گرنگی قسەکردن لەسەر ئەم نۆڤلێتە گەڕانەوەی ئێمەیە بۆ ناو دنیای کتێب. ئەوەی ئێمە زۆر جار کە باس لە کەمی خوێنەر ئەکەین و تەرکیز لەسەر بوونی کتێبخانە ئەکەین لە ماڵەکەمان کە یەکێک لە فیگەرەکانی ناو ئەم ڕۆمانە کە دایکی هێمنی دایکی دارایە، کارکتەری سەرەکی ناوی دارایە. دایکی دارا کتێبخانەیەکی هەیە، جگەلەوەی مامۆسایە کتێبخانەیەکی هەیە. دارا واز لە کتێبخانە دێنێت 2000 لە ڕێی گەڕانەوەی بۆ کتێبخانەکەی دایکی دەبێتە کەسێکی تر لە چایچێکەوە دەبێتە کەسێکی تر. یعنی ڕۆمانێکە هەوڵێکی جوانی داوە بۆ گەڕانەوەی ئینسان لە دەرەوەی مێژوو بۆ ناو مێژوو.